ڕێنیەکانی ئەو حیزبەکەی ڕوویەکە ڕووبەرە پێشبردننی ئەو سیاسەتە لە هیچ خەداکاریەک درێژی نییە. دموکرات بە حەق شانازی دەکات کە ئەندامی حزبی دموکراتی کوردستان ئەندامی حزبی پێشەوا قازی محەممەد و سەدان شەهیدی بەڕێزە کە جانیان لە ڕێگای ئازادی کوردستان و سەرانسەری ئێراندا بەخت کردووە. دموکرات لە بەستراوەیی بێزارە و هەر بۆیە دەیەوێ حیزبەکەی سەر بە هیچ دەستە و لایەنێک نەبێت و لە بریانداندا ئازادی و سەربەخۆیی تەواوی هەیە. لە کۆبەندی ئەم تایبەتمەندیانەوەیە کە قاسملو متمانەی خەڵک بەدەست دێنێ و دەبێت ئاوێنەی خەیاڵ و داخوازیەکانیان. من پێم وابێ یەکێک لەو مەسەلانەی کە دکتۆر قاسملو بە شێوەیەکی علمی و ئاکادمی و فکری دانیشگاهی هەبوو هێنایە نێو سیاسەتی حیزب کە ئێستا بۆ ئێمە قوتابیانی مەکتەبی دکتۆر قاسملو ماوەتە و مەسلەی ئەخلاق لە سیاسەتدا ئەخلاق بە معنای تعهد بە معنای سیاست بە معنای نوێی ئەوڕۆکانەی بۆی کە بکرێت تەرەفەکەت بناغەیەک لەسەر تۆ ساز بکە لەسەر تۆ حیساب بکە. لە گەرمی شمشاڵەکەی قالەمەرەوە تاک و پێشمەرگەی کوردستان لە دیارکردنی ئیلام و کرماشانەوە تاک و خۆی و ماکۆ و سەڵماسەوە لە عەقڵیەتە مۆدێرنەکەیەوە تاک و وەفاداربوونی بە دیموکراسی لە فیداکاریەکانیەوە تاک و نەسرەوتن تا سەرکەوتن و لە دوورە ڕوانینەوە تاک و خۆشی و ناخۆشیەکانی حیزبەکەی لە زانابوونیەوە تاک و ناساندنی کورد بە جیهانی دەرەوە ماناگەلێکی دەبەخشێ کۆمەلگاکەی کە من هێما و سێمبولی ئاواتەکانی ئێوەم. هەر بەم بۆنەیە بوو کە قاسملو ئێستاشی لەگەڵدا بێ هەر قاسملویە و خەونی هەزاران هەزار لە ڕۆڵەکانی گەلەکەیەتی. سەرنجام باسکردن لەوەی کە ڕێبەری شەهید سێمبولی خەباتی خەڵکی کوردستانە شتێکی حاشا هەڵنەگرە و ڕاستی ئەم باسە لەوەدا دەردەکەوێ کە نەوەکانی ئەمڕۆی کوردستان ئەو وەک هێمای خۆیان دەزانن. ئەگەر حەیران و سەرگەردانی بیرەوەری و هەڵارگەکانی قاسملو باوەش لەگەر دلی بەرزی هۆڕی سەربەست بە و چاوێک بە ئالامی ئیبنولحارز بێتوشیدا بخشێت سەرێک بە بارگای پیرۆزی پیری ژیری کۆچ کردوو مامۆستا و هاوبیری ئاوانە و قاسملو مامۆستا ساڵح نەجیب کەسکێرە و لەگەڵ گۆدار و ژیروان دەستەوڵان ئەگەر هەبلەشی هەناسەی مەسیحایی قاسملووی لە پیرەمەگلول و بەردە قارەمانەوە ڕوە و شنەبای جیای سوبحان ڕاوەستا ئەگەر سەودا سەری قەڵەمی بەرجێبا و دەفتەری ناتەواوی چند ساڵ خەباتی سەرداری شەهیدی ڕێگای ئەستێرۆکانی بنارە قەتیل بکرێت. بەڵام هاوڵێت بۆ خۆی هاوڵێت ئەگەر شاخەوانی مەڕۆ ئەگەر مەلەوانی مەچۆ ئەگەر توانای دەرباز بوو لە فرمێسک و خوێنی ئەگەر توانای دەرباز بوو لە دەریای فرمێسک و خوێنی چاوی تازەیانی بەجێماوی قاسملووت نییە نەکەی بەلای شەهیدان و زەنجڵان و نێودەشت و گەڵ بەدراندا تێبخەڕێت. هەرچەند قاسملو بەجەستە لە کۆمەڵگەی کوردی کۆچی کردووە بەڵام بەهێما هێشتا هەر لەگەڵ خەڵکی کوردستاندایە. هەروەک پێشتر باسکرا بەهۆی تێکەڵبوونی قاسملو لەگەڵ خەون و ئاواتەکانی نەتەوەکەی ئەستەمە کە بتوانین کورد و قاسملو لە یەک جیا بکەینەوە. هەر بۆیە بە سیمبولبوون و مانەوەی خۆی ئەم ڕاستیە ئاشکرا دەکاکە ڕێبەرانی کورد وەک هێمایەک بۆ ئەم نەتەوە هێشتا هەر سەرچاوەی وزە و سەرهەڵدانن و ئەگەر بڵین کە ئەم ڕێبەرانە نەتەنیا سیمبول نین بەڵکو خودی نەتەوەکەن وێ ناچێت کە لە حەقیقەتەوە بەدوور بێ لەبەرەوەی ئەوان ئاوێنەی ڕاستەقینەی ژیان بەسەرهات و خەونەکانی ئەو نەتەوەن.